ئەمیر عوسمان بەڕێوەبەری پێکەوەژیانی ئاینی لە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی حکوومەتی هەرێمی کوردستان بە کوردستان سوچواری گوت سبەی لە هەولێر بە ئامادەبوونی هەزاران باوەڕداری ئاینی و بەزەبی جیاواز ڕێوەڕەسمی نزای نیشتیمانی بەڕێوە دەچێت و گوتیشی ئەم ڕێوەڕەسمە یەکەم جارە لە هەرێمی کوردستان بەڕێوە دەچێت و ئامادەبوونی سەرۆک بارزانی و سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت و ڕێوەڕەسمەکە دەرخەریەوەیە کە هەرێمی کوردستان خۆناغێکی گرنگی لە پێکەوەژیانی ئاینەکان و پێکهاتەکان بڕیوە. ینی یەکەم جارە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق و تەنانەت ناوچەکەش کە یەکێ لەو پەیامە گرنگانەی کە لە هەرێمی کوردستان بە تایتڵ و بە عینوانێکی گەورە بە ناوی نزای نیشتیمانی جێبەجێ دەکرێت بە بەشداری هەزاران کەسایەتی باوەڕدارە جیاوازەکان لە هەرێمی کوردستان. بەشداریکردنی باوەڕدارە جیاوازەکان، بەشداریکردنی ئاینە جیاوازەکان، بەشداریکردنی بیر و باوەڕە جیاوازەکان، ئەمە دەلالەتی ئەوەیە هەرێمی کوردستان قۆناغێکی باشی بڕیوە لە پێکەوەژیان و لە ئازادی ئاینی و لە باوەڕدارە جیاوازەکان لە هەرێمی کوردستان. بەشداری خودی جەنابی سەرۆک بارزانی لەم دیدارە، بەشداری خودی جەنابی سەرۆکی هەرێم و بەشداری خودی جەنابی سەرۆکی حکوومەت لەم دیدارە ئەمە دەرخەری ئەوەیە کە ئازادی ئاینی و ئازادی باوەڕ و بێکەوەژیان چۆتە قۆناغێکی گرنگتر. دەرمە لە حەزی ئەوەتان کردوێ لە چەند مانجی ڕابردوو هەیەجانێکی گەورە، حرەکەیەکی دیبلۆماسی گەورە لەسەر ئاستی ناوچەکە بە تایبەتی لە وڵاتانی ڕۆژهەڵات، بە تایبەتی لە وڵاتانی ڕۆژ ئاوا فۆکسێکی زۆر خراوەتە سەر هەرێمی کوردستان. دەلالەتی ئەوەیە کە هەرێمی کوردستان لە ڕووی دیزاینەوە، لە ڕووی عرقەوە، لە ڕووی فرە مەسهەبەوە، لە ڕووی فرە ئاینەوە ئاینی جۆرا و جۆری تێدایە، باوەڕداری جۆرا و جۆری تێدایە، پەیڕەوانی ئاینی جۆرا و جۆری تێدایە. وێنەیەکی زۆر جوانە، وێنەیەکی زۆر گرینگە لە ناوچەکە. سەبارەت بە گرنگی ڕۆژی نزای نیشتیمانی کە لە هەولێر بەڕێوە چێت قساکەم لەگەڵ بەڕێز دکتۆر عالی دۆلەمەری نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە فەرەنسا لە هەولێر و لەگەڵماندا. دکتۆر ساڵتان لەبێتۆم کاتتان باش. دکتۆر گرنگی ڕۆژی نزای نیشتیمانی لە کوردستان و لە پایتەخت چییە؟ بەڵێ ئەم کاتتان باش بە حەقەت ئەم مەراسیمە زۆر گرنگی خۆی هەیە بۆ هەرێمی کوردستان بۆ ئەوەی پیشانی هەموو دنیا بدات کە هەرێمی کوردستان نمونەیەکە لە ناوچەکەدا کە هەموو ئاینەکان، هەموو نەتەوەکان بەبێ جیاوازی دەژین، هیچ کێشەی نەبووە. یەکێک لە جوانەکانی هەرێمی کوردستان ئەوەیە کە تاکو ئێستا هیچ جیاوازێک نەکراوە لە نێوان ئاینەکان لە نەتەوەکاندا توانیتیان ئەم هەرێمە وەکو هەرێمی خوان دابرێن. لەبیر نەکەین هەرێمی کوردستان هەر لە سەرای دروستبوونیەوە تاکو ئێستا بوتە پەناگەیەک بۆ هەموو ئاین و نەتەوەکانی تر کی تووشی کێشە بووینە، چ لە وڵاتانی دەوروبەر چ ناو خودی عێراقەوە. بۆیە ئەمە کارێکە کە بەڕاستی ئەوەی لە هەرێمی کوردستان دەکرێت بە وێنەیە، ڕەنگە لە زۆر وڵاتانی دنیادا ئەمە نەبێت. بۆیە وڵاتانی دنیا بەگرنگی داڕوانێنە هەرێمی کوردستان. لەبیر نەکەین لە ڕابردوودا هەرێمی کوردستان پیشانی هەموو دنیادا کە لە بەرەنگاری تێروریستانی داعش بوویەوە لە ئەوە و لە هەمان کاتدا پێشوازی لە هەموو ئەو ئاینانە کرد کە داعش تووشی کێشەی کردەوە بە تایبەتی برا کریستیانەکانمان، برایزدەکانمان و نەتەوەکانی تردا. بۆیە ئەمە پەیامێکی زۆر گرنگە کە بە هەموو دنیا بڵێن ئێمە نمونەیەکین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە دەتوانین بنیان مۆدلێک بە وڵاتانی تر. بەڵێ ڕەنگە دکتۆر ئەگەسا خەڵکە بێ بپرسێ بڵێ چ سوودێکی هەیە ئەم نزای نیشتیمانیە؟ باقاس بدەکەی زۆر گرنگە وەکو باسم کرد یەکێک لە بەهایەکانی کە گەلی کورد و هەرێمی کوردستان هەیەی ئەم پێکەوە ژیانەیە کە لێرە بە تایبەتی سبەیە و ئێڤنتێکی دەکرێت بە ئامادەبوونی بەڕێز جەنابی سەرۆک بارزانی کە پەیامی ئاشتی هەیە بۆ هەموو دنیادا کە بەڵێ ئێمە دەرگامان کراوەیە ئەو پەیامە بە هەموو دنیا بگەینین کە گەلی کورد هەمیشە پەیامێکی ئاشتی هەبووە بۆ دنیا. ناوچەیەک بووە کە پێشوازی لە بەرئاوارەکانی کردووە بەبێ جیاوازیدا و وەکو باشم کرد مۆدلێک بیت بۆ ناوچەکە بۆ ئەوەی وڵاتانی دەوروبەر ناوچەکانی تر چاو لە هەرێمی کوردستان بکەین. ئەنی نمونەی زۆر جوان هەیە لە کاتی شاری کەنداودا هەزاران سەربازی عێراقی کەتە دەستی پێشمەرگەوە، بەڵام بێ ئەوە یەکێ بریندار بکرێت هەمووان نێدرانە ناو خێزانەکانی خواندا. ئەم پەیامانە بۆ ئێمە زۆر گرنگیانی وڵاتانی ئەوروپی، وڵاتانی ڕۆژئاوا ڕێز لە هەرێمی کوردستان دەگرێت گرنگی بە هەرێمی کوردستان یەکێک لە بەهاکانە، بەهاکانی پێکەوە ژیان کە زۆر گرنگە، چونکە دەبینین ئەو شۆڕەشانەی لە دەرەوە کرا بە تایبەتی شۆڕشی فەڕەنسا یەکێک لە باکانی پێکەوە ژیانی هەموو نەتەوە و بەها و ئاینەکان بوون کە ئێمە سوودێکی زۆری دەبێت بۆ داهاتوو بە ئێمە
بەڵێ دکتۆر ئەم دەست پێشخەرەی سەرۆک بارزانی و کۆبوونەوەی ئەو هەموو سەرکردو و کەسایەتیانە لە کوردستان چ پامێکی لە پشتەوەیە؟ بێگومان خودی پەیامی جەنابی سەرۆک کە بەیانی خۆی ئامادە دەبێت لەمە پەیامێکە کە بەڵێ جەنابی سەرۆک دەتوانێت بە هەموو دنیا بڵێت کە هەرێمی کوردستان دەرگای کراوە بۆ هەموو ئاینەکان بۆ هەموو نەتەوەکان بۆ هەموو کەسێک کە پێویستی بە هەرێمی کوردستان هەبووە بەبێ جیاوازیدا کە ئەمە پەیامێکە بۆ دنیادا کە ئێمە لە هەرێمی کوردستان یەک پەیامان هەیەش پەیامی پێکەوە ژیان و ئاشتەواییە کە ئەمە دەبیتە وەکو باسم کرد مۆدێلێک بۆ هەموو ناوچەکە. بەڵێ دکتۆر کۆبوونەوەی ئەو هەموو کەسایەتیانە لە کوردستان وەکو باسمان کردوان چ پەیامێکی و باس لە گرنگی ئەو پەیامانە کرد بەڵام ئەگەر بینە سەرەوەی کە ئەو فرەنەتەوەی و موزایەکی پێکەوەژیانی لە هەرێمی کوردستان مێژوویەکی دێرینی هەیە بێگومان تا چەند گرنگە سەرکردی وڵاتە بیانیەکان بەتابەت بێن بە چاوی خۆیان ئەم ئازادی و پێکەوەژیانە ببین کە لە هەرێمی کوردستانە هەیە. ئەمە گرنگی زۆر هەیە چکەوانە هەمووان لە وڵاتی جیاز هاتینە چ لە ئەمریکا چ لە ئەفریقیا لە ئاسیا لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەمووان کە دەگەڕێنەوە دەبینین ئەو پێکەوەژیانێکی لە هەرێمی کوردستاندا هەیە بێگومان جیاوازی هەیە کە باز دەکرێت و ئەوەکی بە چاوی خۆیان دەبینن. من نمونەیەک باز دەکەم یەکێک لە برادەرەکانی کێلستەکانی فەڕەنساوە هاتووە کە بەحقیقەت ئەمڕۆی بینی بووانی زۆر دڵی خۆش بوو قەت باوەڕی نەدەکرێت کە هەرێمی کوردستان بەم شێوە پێشکەوتووە و پێکەوەژیانەی هەموو جۆرە ئاینەکان هەموو نەتەوەکان بەبێ جیاوازیدا چونکە لە دەرەوە شتێکە بەڵام کە دێ ناوەوە شتێکی ترە بۆیە ئەمە پەیامێک دەبێت بۆ هەموو دنیا کەوانش دەگەڕێنەوە پەیامی خۆیان دەگەن بە خەڵکانی تر لە وڵاتەکانی خۆیاندا کە بەڵێ هەرێمی کوردستان لەو هەموو کێشانەی سیاسی و ژیۆپۆلیتیک و ئەو شەڕ و ئاژەوەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیە هەرێمی کوردستان نمونەیەکی پاراستووە نمونەی پێکەوەژیان نمونەی ئاشتەوایی کە ئەمەش بەڕاستی دەگەڕێتەوە بۆ ڕۆلی سەرکردە و ڕێبەری گەلی کورد جەنابی سەرۆک بارزانی کە توانیتی ئەم ئاشتەواییە لە هەرێمی کوردستان پارێز لەگەڵ هەموو ئەو نەخۆشانەیە کە بەسەر گەلی کورد هاتووە لە 100 ساڵی ڕابردووە بەڵام تاکو ئێستا ئەمە کەلتورێکی جوانی نەتەوەی کوردستانە کە پەیامێک بە هەموو دنیا بدەن کە بەڵێ هەرچەندە بارودۆخەکە ناخۆش بێ شەڕ و ئاژاوی تاوی بەڵام ئێمە گەلی کورد پێکەوەژیانمان هەڵبژاردووە و شەڕ دەکەین پێ ناوی ئاشتی و ئازادی وەروها پێکەوەژیان. بەڵێ دکتۆر بە پێیەوە بەڕستان نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە فەڕەنسا بۆ بەشداریکردن لەم ڕۆژی نزایی نیشتیمانیە لە کوردستان هیچ کەسایەتیەکی سیاسی یاخود ئاینی لە فەڕەنساوە لەگەڵتانە هاتوون بۆ هەرێمی کوردستان؟ بەڵێ بێگومان چەند کەسایەتێکی ئاینی هاتون چونکە بەڕاستی ئەم ئێڤنتە و مەراسمە زیاتر بۆ کەسەکانی ئاینیە کەسەوەی بەشداریان کردووە سێ کەس لە فەڕەنسا هاتوونە بۆ ئەوەی پەیامی ینی هەمووی فەڕەنسا هەمی ئەو گەلانێکیەوە بە هەرێمی کوردستان بگەنێ و لە هەمان کەدا پەیامی هەرێمی کوردستانش بۆ فەڕەنسا ببان کە ئەمە جێگای دڵخۆشیە ئەو پەیوەندی باشانەی کە فەڕەنسا و هەرێمی کوردستاندا هەیە بێگومان ڕۆڵێکی زۆر گرنگی هەیە هەم بۆ هەرێمی کوردستان هەم بۆ فەڕەنساش. بەڵێ دکتۆر هیچ قسەیە کراوە یاخۆتی زانیارێک هەیە لەو بارەوەکە ئایا بڕیارە ساڵانە ئەمە تەنها هەر لە هەولێر بکرێت یاخود دەکرێت بکرێتە شار ببرێتە شارەکانی دیکەی هەرێمی کوردستانیش؟ بێگومان ئەمە یەکەمین مەراسمێکی ئەنجام دەدرێت کە کارێکی زۆر پیرۆزە بەیانی هەم جەنابی سەرۆک هەم سەرۆکی هەرێم سەرۆکی حکوومەت و چەندین بەرپرسانی حکومی و ئاینی و نەتەوەی بەشداری ئەم ئێڤنتە دەکەن لەگەڵ بە سەدان میوان لە وڵاتانی جیهاندا هاتووە ئەمە دەستپێکێکە بۆیە دەکرێت ساڵی ئایندا لە شارەکانی تر ئەنجام بدرێت چونکە مەراسمێکی زۆر گرنگە بۆ ناساندنی هەم هەرێمی کوردستان لە هەموو ڕوویەکەوە هەم لە ڕووی پێشوازیەوە لە ڕووی ئەو کەلتورە جوانەیە کە کورد هەیەی لە میێواندۆستی لە پێکەوە ژیان بۆیە هەموو شارەکان بەبێت جیاوازی بۆیە پێم خۆشە ئەمە بەردەوام بێت بۆیە گفتگوی دەکەن ساڵی ئایندا بۆ ئەوەی لە شارێکی تر چ لە سلێمانی چ لە هەڵەبجە چ لە دهۆک یان هەر شار و شارشوێکی تری کوردستان بێت کەمە پەیامێکی زۆر گرنگ دەدات بە هەموو دنیادا کە بەڵێ هەرێمی کوردستان ئەیەوێت پێکەوە بژیت بە بێ جیاوازی نەتەوە ئاین کە ئەمەش خۆیدا دەستکەوتێکی زۆر گەورەیە لەبینەکەین هەرێمی کوردستان بەهای زۆر گرنگی هەیە لە دەرەوە ئەو بەهای پێکەوە ژیانە بەهای دیموکراسی بەهای ئازادی ڕاداربڕین و وەروەها بەهای دیموکراسیشدا چون گەلی کورد و باسم کرد شەڕی کردو هەمیشە لە پێناوی ئاشتی قەت هیچ کاتێک هێرشی نەکردووە بەڵکو بەرگری کردووە بۆ چەسپاندنی ئاشتی و توانیمانە ئەو ئاشتیە لە هەرێمی کوردستان بچەسپینی و بینە مۆدلێک بۆ هەموو ناوچەکە بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست.
بەڵێ دکتۆر سەبارەت بە ناوخۆی خۆمان ئەم ڕۆژی نزای نیشتیمانیە بۆ ناوخۆی هەرێمی کوردستان تا چەند کاریگەریە بێ لەسەر یەک دەنگتربوون وە کۆ دەنگتربوونی تەواوی پێکاتە ئاینی و نەتەوەیەکان لە هەرێمی کوردستان و کاریگەری ئەمە کاتە سەر یەک دەنگی و یەک ڕەنگی کورد لە تەواوی جیهان لە عراق و بەرە وڵاتانی دیکەش. باقات کاریگەری دەبێت هەم لە ناوخۆ هەم لە دەرەوە وەکو باسم کرد بە تایبەتی لە ناوخۆدا دەبینینەوە ئەوانەیە کە لە هەرێمی کوردستان دەژین دەزانن قدری ئەم پێکەوە ژیانەی لە هەرێمی کوردستان بەڵام لە هەمان کات دەبێتە هۆی زیاتر متمانەبوون بەو هەموو ئاینانەی کە لە ناوەڕاست و باشووری عێراق و یان حتا لە وڵاتانی دەوروبەرش هاتینە هەرێمی کوردستان دەبێتەوەی کە جارێکی تر متمانەیەکی زیاتر بە هەرێمی کوردستان بکەن بەو مەراسیمە چونکە ئەو مەراسیمە پیشانی هەموو خەڵک دەدات پیشانی هەموو دنیا دەدات کە بەڵێ هەرێمی کوردستان دەیەوێت جارێکی تر دووپات بکەتەوە کە یەکێک لە بنەماکانی سەرەکی ئەم هەرێمە پێکەوە ژیانە بەبێ هیچ جیاوازی واتە کەنیسە مزگاوت شوێنە ئاینەکانی تر وەکو یزدیەکان و کاکەیەکان و هەموو ئەوەی تر ئەتوانین لە یەک کاتدا پێکەوە بژین بەبێ ئەوەی هیچ کێشەیەک دروست بۆ هیچ کەشێک خۆشبەختانە تاکو ئێستا ئەمە یەکێک بوو لە پەیامە ئاشتیانەی هەرێمی کوردستان بۆ هەموو براکانمان بە هەموو جۆرە ئاین و نەتەوەیەکەوە. بەڕێز دکتۆر علی دۆلەمەری نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە فەرەنسا لە هەولێرەوە لەگەڵماندا بی زۆر سپاس بۆ کاتی بێمەتاندا دکتۆر.